بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام بەرنامەی ئەمجار و تەوەری ئەمجارەمان لەسەر گرنگی پشتیوانیکردنمانە لە برایانمان لە غەزە و لە هەمان کاتیشدا بوونی دەستگا و ڕێکخراوی ئەمین کە ئەو پارە و داهات و خێرەی کە موسڵمانانی هەرێم بۆ برایانیان لە غەزە دەدێن بەدەستێکی ئەمینەوە بگە و پەیامیان چییە لەسەر بوون و گرنگی دەستگای بەخشین وەکو یەکێ لە دەستگا سەرەکیەکان کە وەکو دەستێکی ئەمین لە هەرێمی کوردستان متمانەی پێدەکرێت و لە هەمان کاتیشدا دەمەوێت هاوڵاتیان و چین و توێژەکانی شارەزوورە بگرم لەسەر ڕۆحیەتی خێرکردن و بەدەمەوەبوونی کۆمەڵگی کوردەواری بۆ پرۆسانە و وەڵامدانەوەی و کەسانەی کە هاوکاریکردنی برایانی لە غەزە بە دواکەوتوی یان بە نەزانی یان بە هەر ناوێکی دیکە لە قەڵەمێدرا وەڵامی ئەوان چیە لەگەڵماندا بن و لە قەزای شارە زوورم و بزانین وەڵامی دانیشتوانی ئەم شارە چیە. ئەگەر تۆ بە 250 دیناری تەبعی هاوکاریان بکەی شتێکی باشە. یعنی ئەوەی کە بەرامبەر بە غەزە ئەکرێ بەرامبەر هیچ کەسێ نەکراوە لە قەزەی مرۆڤایەتیە. دەستی ئەو کەشە ماچەکەم دەستی ئەو کەشە ئەکوشم کە هاوکارێکیان پێگەێنی سێقەشم بە هەمویان هەیە دڵنیا بە کێ تەماحەکاتە ماڵ و مڵکی غەزە ئیمڕۆ. هیوا هەبوو هەر بۆن من لەم دوکانەی خۆمە خەڵکێکە بۆ کە سایق تەکسیە پارەی لە خۆم قەرز کردووە کەوا بینێرم بۆ غەزە. بەخوا ئایسە نازانم خوا لە خیرەتم بێسێنێتەوە بەجالم بێ حەزەکەم بچم بەلایەوە. مامۆستا گیان جەنابەت وەکو دانیشتوویەکی قەزای شارە زوور و کەسایەتیەک پێم خۆشە باسێک لە گرنگی کۆمەکیکردن و هاوکاریکردنی برایانمان بین لە غەزە. سەرەتا بەناوی خوا سپاستانەکەم بە خێراتتانەکەم ئێمە ناڵێن غەزە برسێتی ئەڵێن مردن لە برسە. اینجا یەکێ لەو پرسیاران کە موسڵمان کە ئەمرۆ لە قیامەتا خوای گەورە پرسیاری لێکە ئەو سەرەت و سامانە چۆن دەستی کەوت و لە چیا سەرف کرد. ئێمە بێ لە ئێستا ئەو جابە حازرین بۆ خوای گەورە بڵێ خۆیان گیان مەبلەغی لەم سەرەت و سامانە بوومان ناردمان بۆ برا موسڵمانەکانمان لە غەزە کە غەزە ئێستا لە حاڵەتیان پێم وایە غەزە شیوی ئەبوو تالب دووبارە بێت. دوای 1400 ساڵیان 3 ساڵ پێ ساتر مجال پرۆمەرە سەحابە لە شیوی تالب بوو یعنی ئەوەی بەسەری هەن پێم وایە دوای 1400 ساڵ ئیمڕۆ برایانمان لە غەزە ئەو مێژە دووبارەکەن و ئیمڕۆ برایانمان لە حەماس بە موسڵمانانی غەزە بەعام نوێنەراتی ئومەی ئیسلامیەکە. ئێمەش لێرەوە لە شان ئیسە باسی ئەو بەکری سیق ئەکەن ڕزای خوا لەسەر بێ ئەفەرمون سەرۆت و سامانەکەی هەمی هاورد پێشکەش بە پێغەمبەری صلی الله علیه و سلم بۆ ئەو کاتە بۆ بانگای ئیسلامی. ئیمڕۆژ ئەبێ ئێمە بەو شێوازە کە چۆن شانازی بە ئەو بەکروەکەین ئەبێ ئیمڕۆژ ئاواها شانازی بە خۆمان و بەو کەسە سەخاوەتانە بکەن کە ئیمڕۆ سەرۆت و سامانەکان بە هەر شێوازێک بێ ئەدێنن بە موسڵمانانی غەزە. ئابە شێوازە من قەناعەتمە واجبە لەسەر شانمان ئەوەی پێمانەکرێ کەسێک لەوەی هەزاری تەبعی بێ من قەناعەتمە خوای گەورە لەوەی جاری وهەیە بەقەت 50 وەرقە خەیری لا چونکە ئەو توانای ئەوەی هەیە ئەوەی پێمانەکرێ من قەناعەتمە پێمان بکرێ بۆ غەزە لەبەرەوەی ئەو ئەلامەتی پرسیارە کە لەسەرمانە بۆ قیامەت بتوانین بەرامبەر بە خوای گەورە بە ڕووسری جوابی خوای گەورە بدەینە خوایە گیان ئەوەی توانامان بوو سەرفمان کرد بۆ مسلمانانی غەزە. مامۆستا پێم خۆشە کۆتا پەیامەت لەسەر ئەو دەستانە بێت کە خەڵک پارەی خۆیەدا بۆی بگات یەکێ لەوانە نووسنگی بەخشینە تا چەند جەنابەت بتوانن بە نووسنگی بەخشین و بە بەخشین هەیە کە ئەو ئامانەتە بە باشترین شێوە بگەین. وەڵاهی من خۆم سپاس بۆ خوا بە هەموو قەناعەت قسەکەم ینی ئێستا لە ماڵ خۆمان دەرچوم لە بازاڕ موسڵمانانی غەزە بێ پارەکە بخەمە دەقیلەکەیان وەک وەی چۆن ئەی بەخشن بە بەخشین بە هەمان قەناعەتمێ چۆ ئەو دەستە پاکەی بەخشین کە ئەیدێنێ بە غەزە ئەگەر بە خۆشیانی بدەم یا بە نوێنەرێکی بەخشین لە کوردستانە لە بە قەناعەتی من لێ ڕاستە چونکە دەستێکی پاکە بە مێژی چەندین ساڵانێ هەتا ئێستا لە غەیری هەنێ تۆمەتی ناڕەوا و ناحەزانی مسلمان و سەحوەی ئیسلامی بانخوازان لە غەیری ئەوە زەڕەیەک بچووترین بەڵگە لەسەریانەی 250 بە هەدەردان من قەناعەتمە پاکترین دەست بەخشینە بە ئامانەت ئەم لەم گیرفانە دەرەچێت تا گیرفانی برانمان لە غەزە ئینشاءالله قەناعەتی کولین پیانە و ئینشاءالله دێن و خوای گەورە پاداشتی ئەوەش و ئەو خەڵک داتەوە کە ئەتوانی هاوکاریان بکات. وەکو هاوڵاتیە چێڵی لەسەر ئەو بابەتە تا چەند گرنگەکە ئێمە هاوخەمیان بین دەستگیرۆییان بکەین. وەڵڵا حەزەکەم هاوخەمیان بین و بەشدار بین و لە هەموو شتێکە ئیتر خوا ڕەحمیان پێ بکات چی بڵێ. یەکێ لەو ڕێکخراوانەی کە
لە شارەکە هەیە و لە هەرێمی کوردستان هەیە دەستگای بەخشینە تا چەند جنا بۆ متمانە بەم دەستگای هەیە کە لە ڕێگەی ئەوەوە کۆمەکێکان بگەینی باشە چۆن متمانەمان نییە ئینسان کە بوو بۆ وەکیلی خوا ئەو خەڵکە چۆن متمانەمان پێ نییە ئێستا بەرپرسی نووسنگەی بەخشین لە شارە زۆر باسی لەوە کرد کە نزیکەی 40,000 دلاریان کۆکردوێتەوە لە شارێکی بچووکی وەکو شارە زۆرە ئەمە تا چەند دڵسەخاوتمەندی و خێرخوازی خەڵکی شارەکە و کورد زمانمانمان بۆ دەرەخە وەڵاوە هاوسۆزیە بۆ ئەو برایانەوە و هاوسۆزیە بۆ ئیسلام و هاوسۆزیە بۆ لێ قەومانی غەزە پێم خۆشەوەکو مسلمانەیە چاقامێکەیە حەزەکەم غەزە سەرکەوێ بە هەموو شێوەیە ئەو کومانیتیانی هەر کەس نەگا ئیسلام نییە چەند بەگرنگی زانی ئێمە کۆمەکیان بکەین لە ڕووی مادیەوە حەزەکەم بە هەموو شوێ کۆمەکی بکرێت چونکە ئیسلامە مسلمانە ئەی بۆ هەنێک کەس قسە ئەکەن لە سۆشەڵ میدیا گاڵتە ئەکەن سوکاتێکن بەوانێکە خێر بە خەزە لە دین تێ نەگەشتن تا بە کوردیەکە لە دین تێ نەگەشتن وایە یەکێ لەو دەستگای بەخشینەکە هەر لەم شارە بچووکە 40,000 دلاری کۆکردوێتەوە نزیکەی 40,000 دلار ئەمە نیشانەی چییە کە ئەم خەڵکی نیشانەی دڵسۆزی نیشانەی وەفاداری نیشانەی بسڵمانەتی سەحاجی کەران هالوێ ئەوە نیشانەی ئەنا من بۆ ناچم تۆ بە ناچوانیە ماناوای ئەو دڵسۆزە و لە خۆیان بڕێ و ئەچێتەوە کەواتە ڕۆڵی ئەو ڕێکخراوە ئیسلامیانە و ئەو کەسایەتیانە بەرزە نرخێنی ئەرە وەڵڵا باقی هەمووتیان بەرزێ نرخێن وەکو خۆم چونکە هەرگەز یارمەتی تۆ یارمەتی کوردێ بدێ باشایی یەکێکترە هی غەرێدی نەبێ وانە توێ بۆ برایانی خەزەمان کە لەو دۆخە نەهەموارە وەڵایی چیم هەیە وەڵایی داوا لە خێرخوازانەکەم سەرمایەداران هاوکاری بگەێنە ئەو خەڵکە خەڵکی فەقیر و مسلمانە و داوام ئەوەیە و ئەوەی بە خەڵکی دەوڵەمەند و سەرمایەدارەکرێ هاوکاری بگەێن خوا پاداشتیانە دات و ئینشەڵڵا ئینشاءڵڵا تا چەند گرنگە پشتیوانیکردن لەوەی کە ئێمە لە ڕووی مادیەوە بێ لە ڕووی معنەویەوە بێ پشتیوانیان بکەین پێچوانەی هەندێک کەس کە گاڵتۆ و سوکایەتیەکەن بەوەی کە هەندێک کەس پارە نێریان کۆمەکی کۆکن وەڵایی گرنگی پێدان زەرورە هەم لە بەرخاتری خوای گەورە هەم لە بەرخاتریەوەی موسڵمانن جوولەکە بەگیریە ناون ئینشەڵڵا جوولەکەش کۆتایەتی بەرە کۆتایە ڕۆ قەت ناڕاتە 80 ساڵ شتێ بۆ دەستگای بەخشین کە تەنها لەم شارە بچووکە نزیکەی 40,000 دلاری کۆکردوێتەوە تا چەند گرنگە ڕێکخراوی هاوشێ وەڵای من وەکو خۆم دەستخۆشیان لەکەم و ئیشێکی زۆر باشەکەن خوا پاداشتیان باتەوە بۆ خاتری قورئان و سەرکەوتوو بن وەکو مسلمانێکی هەیە بۆ برایانی خەزە پێویستەکە چۆن پشتیوانیان بکەین وڵڵا پێویستەکە بە ئەوەی کە توانە هەیە پشتیوانیان بکەی ئەوەی کە لە تواناتا هەیە بەڕاستی جا ئێمەوان فەرقمان چیەگەر تۆ خۆ مسلمان بزانیت ئەی بۆ هەندێک کەس پۆستەکەن و گاڵتەکەن بۆ کەسانەی کە خێرەکەن وڵێ ئێمە بۆیکەن و ئەمە دواکەوتویە و دوو لە ڕۆژ جەنابوومە بێعەقڵیە و تۆ چی هەیە بۆ کەسان جا ئەوە بێعەقڵیە ئەوان بێعەقڵە نافەرقی منوانەی خەزە چیەگەر تۆ مسلمانی لە هەر کوێ بووی برای یەکن بەڕاستی ناوە شتێکی ناماقولیەتەوە باسی خراپێوانە بکەی کە یارمەتیەوانە دەوانیشە داماو نیسا بەڕاستی وان لەژێر ئەشکەنجە و دوان لەژێر تۆپ و تیارە و ئەمانە هەرچیەک پێ بکرێت یارمەتیان بۆی هەرکەمە بەخوا تا چەند گرنگە بوونی دەستگای بەخشین کاوە کۆمەکیەکان کۆکاتەوەی نێرێ بە تایبەتی لە شارێکی بچووکی وەکو شارە زوورە نزیکە 40,000 دلار کۆکراوەتەوە تا چەند گرنگە بوونی ئەم ڕێکخراوە ئەمینانە هەر کەسێک بێ نەک بەخشین نەکار شتێک بێ ئەگەر تۆ بە 250 دیناری تەپەی شاوکاریان بکەی شتێکی باشە ئیتر بەخشینە فڵانە فیسارە هەرکێ بووە شتێکی چاکە بۆ غەزە وەڵایی بەڕاستی کارە ساتێکە زۆر ناخۆشە بەڕاستی یعنی ئەوەی کە بەرامبەر بە غەزە ئەکرێ بەرامبەر هیچ کەسێ نەکراوە لە قەزەی مرۆڤایەتیە یعنی بەڕاستی زۆرمان پێ ناخۆشە زۆر کارە ساتێکی زۆر ناخۆشە ئێستا ئێمە ساڵی 91 لە چاو غەزا هەر باش بووین مەزیانی ئێستا هەوە مێژوویەکە کە ساڵی 91 تا ئێستا ئەزانی چەندێکی فەرقە لەگەڵ ئەمانە یعنی بەڕاستی کارە ساتێکی زۆر ناخۆشە بەڕاستی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە هەر ناتوانانی سەیریکەی شتێکی زۆر ناخۆشە بەڕاستی لە ماڵ لە دەر لە دەشت مەعادل لە کۆڕ کۆبوون و هەمووی باسی ئەوەیە سەرەتا بە ناوی خوا بە خێراتتانەکەین ئێمە وەکو مسلمان و وەکو نەتەوە و وەکو کەسایەتیەکی ئەم مەسەڵەن کوردستان پێمان خۆشە هاوکاری خەزە بکەین چونکە یەکەم لەسەر دینی ئێمە لەگەڵ دینی ئێمان ینی مسلمان نەوانش و وەکو بڵێ هاو مەسەڵەن هاو دینی ئیتر ینی
حەقی خۆیەتی جوولەکە ئەوانی وا لێ کردووە ئێمە پێمان ناخۆشە هەر دەسەڵاتمان هەیە هاوکاریان بکەین. ئەی باشە بۆچی هەندێک کەسن لە تۆڕە کۆمەڵاتەکان بە تەنزەوە باسی ئەم هاوکاریەکەن ئەم پێویست ناکە ئەمە دواکەوتویە ئەمە شتێکی ناپێویستە دەیان تۆمەتەخە لە پاڵ کەسانی کە هاوکاریەکەن. ڕاستی ئەوانە نازانم یان دەستێکی لە پشتە یان لەگەڵ ئەوان هەیەنەوە بە شێوازێک لە شێوازەکان حەزیان لەو هاوکاریان نیە حەزیان لەو خێر و خێراتە نییە. ئێمە حەز ناکەین ینی هەناوی هەمویان بەرین ئەو وڵاتانێکەوە حیزبی لەناو کوردستانی خۆشمانە ینی تەنانەت شتیوایەتەیە کە ئەویان پێ ناخۆشە ینی وەکو سوکاتێک باسیەکەن ینی ئێمە لەگەڵەوانین بۆ دەستگای بەخشینێکە لە دەستگا ئەمینەکان کە ئەو هاوکاریانەگەی لە شارێکی بچووکی وەکو شارە زورا تقریبان 4 دەفتەر کۆ کراوەتەوە لە ماوەی ئەم هەفتە و هەفتە و نیوەیە ئەمە تا چەند هەم متمانی بەخشین دەرەکاوە چەند سەخاوتمەندی و خێری شارەکە دەرە زۆر شتێکی جوانە زۆر پیرۆزە و هیوای تەمەندرێژیان بۆ خوازیین بۆ یەکەیەکیان کە لەو ستافا بەشدارن و ئیشاءالله گاتە شوێنی مەبەست هیوادارمە هەموو خەڵک سیقیان بەو ڕێکخراوە بەخشینە هەبێت چونکە پێشتر شتی جوانیان کردووە کە بینیمان بە چای خۆمان چۆنەها هاوکاری و هاو خەمی بۆ ئەو وڵاتانە بۆ ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵات هیوادارین تەمەنیان درێژ بێ ئیشاءالله و خێری هەموو لای قبوڵکە و دەستخۆشی بە هەموو لایەکەیە. ئەمەڵێکم باشی مامۆستا تا چەند گرنگە ئێمە پشتیوانی لە برایانمان لە قەزە بکەین. وەڵاهی زەرورە ئەبێت هەموو مسلمانێک هەست بە ئەو برسێتی و ئەو تینوێتی و ئەو ناڕەحەتی کە لەسەریانە هەستی پێ بکەین ڕاستی لەسەر هەموو مسلمانێکە. هەندێک کەسەی لێرە و لەوێ تۆمەتەدا گاڵتەکایان بێ ڕێزیێکا لەوەی و کەسانی خێرەکەن پێویست ناکە بۆ عەرەبە بۆ چییە تا چەندە کەڵام قسە و کۆمنتانای وڵای ئەو ڕای خۆیەتی زۆر تەبیعیەکە چێکە کابرا زۆر ئاسایە مسلمانەوەی تر هەمومان ئەگەر تۆ مسلمان بێ و ئیمانت لە دڵا بێ و لەبەر خاتری خوای گەورە شتێکی وا بکەیت ئیتر نابێت چۆ بە کۆمەڵەشت بی کابرا ڕەخناگرێ قسەکە هەرچێڵێ ڕای خۆیەتی با بۆ خۆی بێ باشە تا چەند گرنگە ڕێکخراوێکی وەکو بەخشین لەم سنوورە لە هەریم کوردستان کە وەکو دەستێکی ئەمین ئەم پارەیە ئەگەێت وڵی تر بەخشینە یاخۆت هەر ڕێکخراوێکی کەیە هەر کەسێکە دەستی خۆش بە یاخوا شتێکی زۆر باش تا چەند متمانەوە بە دەستگای بەخشینەوەی کە وەکو دەستێکی ئەمین ئەم داهات و پارەیە ئەگەێت وڵای دەستیان خۆش بەیاخوا بەڕاستی لیان ڕابینین بەڕاستی دەستخۆشیان لەکەین دەستیان خۆش بەیاخوا بەڕاستی بەدەم فەقیر و هەژار و خەڵکی لای خۆمان و خەڵکی دەرە و بەڕاستی دەستیان خۆش بەیاخوا ئەنی لە برایانمان بکەین لە غەزە حتا سەرنجخان ئەگەر دەسەڵات و بێ بە هەموو شەوەیەک پژێر لێ بکەین. ئەی بۆ هەنێک کەسەڵی ئەڵێ پێویست ناکا و ئەمە چییە و پارە مەنێرن و ئەو هەموو کەسانە هەرەوە توانانەی من حەزەکەم توانان بێ پرێ و سارە $100 بێر بۆ غەزە بەقەدە سیارەیە $1 بنێری وە غەزە بەخۆ ئەگەر پێم خۆش و بمێت بەخە ئەو سارە پرێ و سارە $1 بمێت هیچ خوا ئەگایوالی کە حاجی تا چەند گرنگە دەستێکی ئەمینی وەکو بەخشین کە ئەم خێرە ئەگەێنێ تا چەند گرنگە ڕێکخراوی ئەو شێوە هەموو پێم و دوو تا سەرنجخان گرنگە یارمەتی فەقیر بی نەک ئەوە فەقیر ئەوانە فەقیری دوو فەقیر دوو جا فەقیر ئەرە بەخۆ تۆ نابینەوانە ئێمە خۆشمان نەهامەتیمان جەناب و تەمەنێکی و ئەزمونێک هەیە نەهامەتیمان زۆر چەشتووە بێ لەوان باش تێ بکەین برسیەتی بزانین نەبوونی بزانین و حالی کەسەکەوان لێ نەخۆمیەوە ئێمە 3000 وەسن ئەنفانەوە زەرە کیمێبارانەوە سەراتەوە وەکوان نەبوو بە هیچەوەی بە زەمانە وانە غەی بەزەیە جا ئەگەر ئەوانە خەڵگەیەتی بۆیان نێرە لەخوا بەزێ یا ڕەبی خوارد سقیبا وەکو گەنجێ تا چەند گرنگە ئێمە پشتیوانی لە برایانمان لە غەزە بکەین. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله بەڕاستی ئەوەی بەسەر غەزەدا هاتووە لە ڕابردووە مەگەر بەسەر سەحابە هاتبێ لە شوی ئەبوو تالیب یعنی ئەوەی تا ئێستا بەسەر هیچ کەسێکان نهاتووە پێویستە لە ئێمە پشتیوانیان بکەین بە ماڵ بە دڵ بە هەموو لایەنێک پشتیوانیان بکەین یعنی من سێرم لێ دێ خەڵکێک هەیە ملحید و بێ باوەڕە باوەش ناکا بە دنیا بەڵام مسلمان حیفە باوەشکا بە دنیا و ئەوەی لە دەستایەتی نیوەی نەتوانێت بنێرە بۆ غەزە یعنی 1000 دیناری بۆ بنێرە 500 دیناری بۆ بنێرە گنگەوەی تۆ بەشدار بی گنگەوەی تۆ چەکێکت پێ بێسبێنە بڵێ من بەشداری ئەو جیهادم کردو ئێستا لە غەزە کرێ ئەوەی ئەوانێکن لە ڕابردوویەکی دوورشان نەکراوە یعنی ئەوەی ئێستا بۆ غەزە بەسەر غەزەدا دێ بەڕاستی جیهادە و جیهادی ماڵ ئەمە
دڵ و ماڵمان بەشداری بکەین ئەبێ لەگەڵیان بین ئەبێ لە خەمیان بین ئەبێ هەرچۆنێ بێ هەرچیمان کرد بێت هەرچیە بەدەستمانە بیکەن بە دوو بەشەوە ماڵ و ماڵی خۆمان بکەن بە دوو بەشەوە ئەوەی لە دەستمانە با دوو ڕۆژ مناڵەکانمان خواردنی باش نەخۆن با دوو ڕۆژ ماڵەکانمان نەحەسابنەوە گرنگەوەیە ئێمە بتوانین پشتیوانێکی باش ئەوان بین ئەوەی کە بۆیان ڕۆشت ئەوەی کە دەرگای ئاڵێن کراوەتەوە بەڕوویاندا هەمووی بۆ هەفتەیەکە بۆ مدەیەکی کەمە دڵنیا بە ڕێژەکەشی زۆر کەمە بارودۆخەکە لەوە خراپتر بێ بەسەریان ئەی چۆن سبینە جوابی خی گەورە بدەینەوە هەستەکەم دڵ پڕە و دڵ پڕێ بۆ کورە زۆرم پێ یانی لەوە زیاتر ئێستا ڕەنگە نەتوانم لێ دەری ببڕم بەڕاستی میلەتی کورد سەلماندی کە نەوەی سەلاحەدینی بەڕاستی ئەوە هەموو خەڵکە دەبین ئاو پشتیوانی لە خەزاکەن زۆر یعنی جێگەی دڵخۆشیە بەڵام بەداخەوە دڵ ناخۆشی ئێمە لەوێ کە برایانمان ئاوان لێ دێ خوشکانمان ئاوان لێ دێ خەڵکنان هەیە سێ ڕۆژنانی نەخواردو هەیە هەفتێکەکانی نەخواردو ژیانمان بۆ چیتر منڵم خەڵکە ئێمە ملحیدە باوەڕی وە دنیا نیە ئێمە موسڵمان گوناح نیە باوەشکەین وە دنیا و سەرۆت و سامان و ماڵ و خڕکەین و نێنێرین بۆ غەزا نێنێنی بۆ پشتیوانە ئەوەی بەسەر ئەوان هاتووە مەگەر بەسەر شیوی ئەبوو تالیب بەسەر شیوی ئەبوو تالیب هاتوێ سەحابە کاتی خۆی بەسەریان هاتووە ئێمە بۆ نەبین بە ئەنسارێک و پشتیوان لە مهاجرین بکەین ئەوەی بەسەر ئەوان هاتووە بەسەر مهاجر نهاتووە مەگەر بەدڵنیایی و پشتیوانیکردنیان فەرزی عینە لە ئیمڕۆدا بە دووادارچوونم کردووە تەنیا لە قەزای شارە زۆر لە ماوەی 2 هەفتە نزیکەی 15 دەفتەر کۆ کراوەتەوە یعنی ئەمە ڕێژەیەکی زۆر دڵخۆشی سوپاس بۆ خوا من ئەگەر 250 نایتەم بەدەست بێ بەشداری ئەەکەم نایڵم دەستم دەرچێت بەڕاستی نایڵمەوە جیادەم لە دەست دەرچێت ئەم دەرفەتە ئێستا هەیە 100 ساڵی ڕەنگە دروست نەبێت و تۆزی ئەوانیان بەسەران هات بە ئێمە ئەومان نەناردایە بەڵام ئەوە دەرفەتێکە چۆن بەشداریەکەی بەڕاستی من دەستخۆشی لە ڕێکخراوەی ئیسلامیەکانەکەم قەنەعەتم بە ئەحزابی ئیسلامی نیە بەس دەستخۆشییان یەکەم زاد ڕێکخراوەکانی یەکگرتو و کۆمەڵ جێگەی دەستخۆشیە هەندێ برایاڵێن کاکەمانە عقیدەیان لاوازە من تا ئەم دەقش قەنەعەتم بە عقیدە هەندێکیان نەبووە بەڵام ئەی عقیدەی بەبێ عەمەل چ سوودێکی هەیە ئەوە عەمەلە ئەوە لە پێش عقیدەوەیە ئەوە لە پێش هەموو شتێکەوەیە بەڕاستی لە پێش هەموو شتێکەوەیە هەتا ئەم دەقش من قەنەعەتم بوو عقیدە شتێکە و عەمەل شتێکی ترە بەڵام ئەوەی عەمەلی نەبێ عقیدە هیچ سوودێکی پێ ناگەیەنێ دەستخۆشییان لەکەم لەوەی کە دیناری ئەنێرە بۆ غەزە لەوەی کە بە هەر شێک بە کللیمێکش بەشداریەکە لیان دەستخۆشییان لەکەم ورگت پڕە لە گریان و چاویش تەڕ بووە ئەمە لە چیوە سەر چاوە وەڵاهی لەو بارودۆخۆ کە ئەیبین بەسەریان نایەت لە دوای ئەوان میلەتی کورد چەوساوە و داماو بووە بەڵام ئەوان لە ئێمە چەوساوەترن بەڵام ئەوان خەڵکانێکن هەیە سێ شەهیدی هەیە ئەڵێ ئامادەم خۆشم شەهید ببم ئەڵێ ئامادەم لە پێناوی خۆ ئەمە کی بەس لە سەحابە بینراوە ئەمە لە کێ بینراوە لە خەڵکی ئەم زەمانە ئەوان خەڵکی ئەم زەمانن بەڕاستی ئەوانە مرۆڤێکن ناشمێنێن بە خەڵکی ئەمڕۆ یعنی هیچم پێ ناوتێ بەڕاستی لەگەڵیانە دەستی ئەو کەشە ماچەکەم دەستی ئەو گەشە ئەگوشم کە هاوکارێکیان پێگەێنی سێقەشم بە هەمویان هەیە دڵنیا بە کێ تەماحەکاتە ماڵ و مڵکی غەزە ئیمڕۆ وەڵڵا ئەوەی چاو بڕێتە دینارێک بۆ ئەوانە چێ وەڵڵا خوای گەورە لەم دنیا گەڕ و گولیەکە ناگاتە ئەو دنیا کورێکی ئەو پیاوانە ناسراون هیەوە نین زوڵم بکەن ڕێکخراوەی ئیسلامیەکان بەگشتی قەنەعەتم بە حیزبی ئیسلامی نییە منەوە خۆم بەڵام دەستیان ماچەکەم چونکە پێویستێک پڕەکەنەوە کە پێویستێکی زەڕوریە فەرزی عینە ئەمڕۆ ئیتر فەرزی عین پێویستە لەسەر هەمومان دەمیەوە بچین و ئەهلی مزگەوتێ تا چەند بە گرنگی زانی ئێمە پشتیوانی برایانمان بکەین لە غەزە بسم الله الرحمن الرحیم پێشەم شتێ بە خێراتنی کەناڵەکەتانەکەم تەلەڤیزیۆنی پەیام بەخێر بن سەر چاومان بەنسبەت ئەوەی ئێمە وەکو کوردێک وەکو موسڵمانێک کە لە کوردستان ئاژین ساڵانی ڕابردوو ئێمە تووشی کێشە و گرفت و هەموو ئەو وەزعانە بووین کە ئێستا لە غەزە هەیە بەڵام بەو شێوە بەو تێر و تەسەلێنا ئێمە گلەیمان لەوە کرد کە خەڵک بۆ هاوکاریمان ناکە بۆ قسەیەکمان لەسەر ناکەن بەڵام ئێستا ئەو کاتەش ئێستا بۆمان دەرکەوت کە وڵاتانی عەرەبی کاتی خۆی کە عێراق زڵم و ستەمی لێ کردین کە وڵاتانی عەرەبی هیچ شتێکیان بەرامبەر بە ئێمە واتە دیفاعیان لێ ناکردین ئێستا ئێمە بۆمان دەرکەوتووە وەکو موسڵمانێک وەکو کوردێک پێویستە دیفاع لە خەڵکی غەزەی موسڵمانی مەظلوم بکەین بە هەموو شێوەیەک بە پارە بە قسە بە دوعای خێر بە هەر چیەک لە نووسینە لە هەر چیەکە کەوا پشگیریەک بێ بۆ موسڵمانانی غەزە پێویستە ئێمە وەکو کورد زمان دیفاعیان لێ بکەین چونکو ئێمەش هەر وەکو ئەوان خەڵکانێکین هەتاکو ئێستا نە وڵاتمان هەیە نە ئاڵامان هەیە نە دراومان هەیە نە سنوورمان جیاکراوەتەوە کە خەڵکی وڵاتانمان ناسن کاک متەڵیب تا چەند گرنگەبوونی ڕێکخراوێکی وەکو بەخشید ئەتوانم بڵێم بەخشی نزیکەی هەر لە ماوەی ئەم هەفتە و نیوە 40,000 دلاری کۆ کردوتەوە ئەوەندەی زانیاریمانە بێت لە ڕێگەی مامۆستا ئاینیەکان و کەسایەتیەکانی شارەکەەوە
تەنە لە قەزای شارە زۆر نزیکەی 15 دەفتەر بە زمانە بازارەکەی بڵم بینەر و خەڵک تێ بگا 15 دەفتەر کۆ کراوەتەوە ئەمە چەند نیشانەیەکی یەکەمیان مسلمانی و خێرۆمەندی ئەوە تا جەنابیشەوەمە یەکەم کەسنی کە چاوتان پڕەبێ لە ئاو لە بەرامبەر ئەو خێرەی کە ئەبیسن یان لە بەرامبەر ئەو دۆقەی کە ئەبینن لە غەزا چی خوێندنەوەیەکە تا چەند دڵخۆشی بەمە ئیمڕۆ بەڕاستی لە تەلەڤیزیۆنی بانگەوازە گوێم لە مامۆسایەکی ئاینی بوو کە تەسویرەکانی غەزەشی دەرەخست بەڕاستی کۆمەڵی دوعای کرد بۆ خەڵکی مسلمانی غەزە و بەنسبەت پرسیارەکەی وەڵامی پرسیارەکەی بەڕێزیشتۆ ئێستا کە نزیکەی 3 مانگە یاخود 90 ڕۆژێکە کە خەڵکی موچە و داهاتی نییە و هیچ بودجەیەکی وەرنەگرتو بەڵکو لەم کاتە موچەی وەرگیراوە خەڵکەکەش نازانێت لە باتی قەرزا بیدا یا لە باتی چیا بیدا بەڵام خەڵکانێک هەیە هیوا هەبوو هەر بۆن من لەم دوکانەی خۆمە خەڵکێکە بۆ کە سایق تەکسیە پارەی لە خۆم قەرز کردووە کەوا بینێرم بۆ غەزە باشە پارەی لە جەناب و قەرز کردووە پارەی لە خۆم قەرز کردووە ئێستا احتیمالیکە دوایی بیبینێ و گوێی لێبێ و بزانێ لە خۆمی قەرز کرد و دیدی بارم پێیان نییە پارەم بەرێ کە بینێرە بڵێن نوێنەری بەخشین کە لێرە بوو تەلەفۆن بکردم کاکە ئەو نە پارە بخەرە سەر ئەو حسەی کە ئەینەری بۆ غەزە بەنسبەتەوەی خەڵکی ملەتی ئێمە بە دەرەجەیەکە مسلمان و دیندارە بە دەرەجەی دووەمیش ملەتێکە بەڕاستی ڕەحم و بەزەیی و خۆشەویستی هەیە بۆ هەموو گەلانێک بە تایبەتی گەلی مسلمانی غەزە و فەلەستین تا چەند متمانەکە لە ڕێگەی بەخشینەوە ئەمانەتەکانەگەین تا چەند گرنگە بەخشین بەنسبەت بەخشینیش بەڵێ خەڵکێک دیعایەکە و ناگات نەکی بەخشینی هەموو کەسەکانی تریش لایەنەکانی وەخت و ڕێکخراوەکانی تریش بەڵام من خۆم بە چای خۆم بینیم هەموو ئەو شتانەی کە بەخشین کە بڵێ ئەیدا بە خەڵک ئەو خواردن و ئەو شتانە تاریخەکەی ئەو ڕۆژە و ئاڵای کوردستانیشم بینی لە غەزا بەرزیانە کردو دیفاعیان سپاسی کوردیانە کرد و یاخۆت بەخشین خەڵکانێکی دەستپاک و دەمپاک و هەموو بوارەکانە کە وەس و سەنانکەی خەڵکانی چاک و باشن لێرەوە داوا لە هەموو خەڵگەکەم لە هەموو مسلمانێک لە هەموو دوکاندارێک لە هەموو کاربەدەستێک لە هەر کەسێکە بێ کەوا هاوکاریەکانی لە ڕێگای بەخشینەوە بیگەنێ یەقینی لێبێ ئەگاتە جێگە و شوێنی مەبەستی خۆی پشتیوانی لە برایانمان بکەین لە غەزە ئەرکی سەرشانی هەموو لایەک وەکو مسلمان بۆ هەنێک کەسێڵن پێویست ناکە و پشتیوانیان بکەین و پارە مەنێرن و پارە بۆ نێرن و خۆمان فەقیرین و ئەی پیاوەمەنی خوا صلی الله علیه و سلم فەرمیان مسلمانان هەمویان وەکو یەک جەسەوان کە تۆ پەنجەیەک ئێشی کرد هەموو گیانی ئێشەکە ئەی ئازاریەوانش ئازاری ئێمەش یعنی پێت وایە ئەگەر کەپتەر خەم بین و دڵمان لەگەڵ معاناتی ئەوانە نەبێت ئەبێ لە ئیمانی خۆمان بترسین ئەرەوە وەگومانی دیانی تا چەند گرنگە ڕێکخراوی خێرخوازی و بە تایبەتی ڕێکخراوی بەخشین کە دەستێکی ئەمینە لە گەیاندنی ئەم داهات و پارە و خێرە وڵای ئێمە هەر ڕێکخراوێک بێت دەستخۆشی لێەکەین دەستخۆشیمانەیە بۆی هەر ڕێکخراوێک بێ نەکەر بەخشین هەموو تاگێک هەموو مەرجێ دەستێکی ئەمین بێ هەموو تاگێک بتوانێت کەسێکی ئەمین یارمەتیان پێ بگەێنێ ئێمە سەربەرزیە بۆمان تا چەند گرنگە گرنگی بە برایانیمان لە غەزە بین دڵمان لەگەڵ معاناتی ئەوان نابێت والله ئینشەڵڵا ئەگەر خوا بیکە خوا بیکە خوا ڕەحمیان پێ بکە خوا ڕەحمیان پێ بکە ئینشەڵڵا بڕۆیەوە ومێد دەکەن ئینشەڵڵا خوا ڕەحمیان پێ بکات و نەجاحەت بێن و ئێمە دوعای خێرمان لەسەر بۆیان بکەین و کە حاجی چەند گرنگە ئێمە دڵمان لایەن بێ دوعایان بۆ بکەین پارە بوو بینێرین واللهی زۆر هەتا ئەتوانی خەڵک لە توانایە بوێ بیکە باش ئەی بۆ هەنێک ئەسەڵەن پێویست ناکە و ئەمە ئیسرافە و خۆمان خێرمان پێشیە و مەینێرن و وڵایت ئەوانە ئەوەیە ژن تێنەگەین لە دین و لە دنیا تا چەند گرنگە ڕێکخراوێکی وەکو بەخشین دەستێکی ئەمینە ئەم ئامانەتیانە ئەگەین وڵاهی زۆر گرنگە ئەگەر بیکەن تا چەند گرنگە وەکو مسلمان ئێمە پشتیوانی لە برایانمان بکەین لە غەزە وڵا زۆر حەزەکەم من بەڕاستی هەموو کورد بڕەوە دەمی ئەو خەڵکەوە کە بتوانیت مەجای بێت بەڕاستی جێی داخە ئەوەنە ئیسا خەڵک بەداخەوە حسابی عەرەبەکە ئێمە حسابی چی بکەین ئەبێ حسابی قسەکانی پێغەمبەر بکەین فەرمی
کۆمەڵێک لەو شوێنە ئاتوان قسە بکەم. ئیشاءڵڵا ئەمە نیشانەی ئیمانە ئەم دڵپڕیە زۆر کەس لە ئەوانەی قسەیان بۆ گریان شێوەی جەنابەت چاویان پڕ بوو لە ئاو دڵیان پڕ بوو ئەمە نیشانەی ئیشەڵڵا ئیمانە ڕۆژانە کە سەیری تەلەڤیزیۆنەکەی و دیمەنەکانە بینی چۆن نیگەرانەکانی خۆ دەرەبڕ پێ نەخۆش بەڕاستی بەخوا ئایستا نازانم خوا لە خێرەتم بێسێنێتەوە مەجالم بێ حەزەکەم چم بەلایەوان لەبەر چی لەبەرەوە ئێمە بەچی ئەزانین هیچ خۆمان بەچی بزانین کە خوا و پێغەمبەر لەوانە ڕازیە ئێمە لێرە ئیمالیمان کردن یامەکی هەر بەبای خیاڵمان هەنایە هەر لە ئاخر دوعای خێر هەر بە دوعای خێر خەڵک ڕەزیل بێ و دوو ئاشنەکە ئەشرب لا هەیە حەقینی لێشێن بەداخەوە زۆریشە ئەو خەڵکە تا چەند گرنگە دەستکەین بە گیرفانمانە و پارەیان بۆ بنێ واللهی حتا مەجاڵی بێ و بتوانای بێ حەقە بیت بینێری بۆ ئەوە ئەرێ بەخوا حەقە وەڵاخۆ حاجی کاروان خوالێ قبول کاوی دەستگای بەخشین لە هەفتەیەکای 20 میلیۆن دینار ئێمە کۆکەین و زۆریشین قوربا بە ئەو خەڵکە خەریکە ئەمرێ لە بەرسیا مەجالیشی نییە عەرەبیش لەم هەنگا لەوانەیە 500 میلیۆن عەرەبی هیچ دەستگای بەخشین تەنها لە قەزای شارەزورە نزیکەی 40,000 دلاری کۆکردوێتەوە خوا ڕەحمی پێ بکە بەخوا ئیشێک پەیام و چییە بۆ برایانمان لە خەزە ڕاحە دەکەم دائیمەن هەموو مسلمانە یارمەتی غەزە بدا لەو ناڕەحەتیان ڕزگاریان بوێ چیت هەیە بۆ دەستگای بەخشین کە دەستێکی ئەمینە لە گەیاندنی ئەم خێرە وەڵا پیرۆزبایان یەکەم کە پیرۆزبایان دەکەم بە بەخشین بۆ ئەو کاریەکە ئینێرێ بە غەزە کارێکی پیرۆز و گەورەیە ئاڵاوەڵا خۆی گەورە ئینشەڵا سەربەست دانەکە سەربەست دینداری پەروەردگار ئینشاءڵڵا چ پەیامێکت هەیە بۆ موسڵمانان کە دەستکە لە گیرفانیان و پارە بنێن دەکەم هەموو مسلمانێ بە توانای خۆی بە توانای خۆی یارمەتی غەزە بدا لەو ناڕەحەتیە ڕزگاریان بوێ ئەوەی لە ماوەی ڕابردووتان بینیتان هاوخەمی و بەدەمەوە بوونی مسلمانان بوو بە تایبەتی دانیشتوانی قەزای شارەزوور بوو بۆ برایان و مسلمانانی غەزە و بەشێکیان لە بەرنامەکەدا چاویان پڕ بوو لە ئاو دڵیان پڕ بوو گریان هەندێکیان نەیانتوانی قسەکانیان تەواو بکەن باسییان لەوە کرد گرنگ نییە ئەو کەسانی چیەڵێن و دژی ئەم بابەتەن چکە بابەتەکە زۆر لەوە گەورەتە ئێمە خۆمان بە قسە و قسەڵۆق و نووسینی هەنێک کەسی نەخۆشەوە بکوژین و کاتی خۆمان بەسەر بەرین و کاتی خۆمان بەفیڕۆ بدەین بۆ باسی ڕێکخراوی بەخشینیان یەکێک لە دەستە ئەمینەکان کە ئەم خێرە ئەگەێنن و بە گرنگیان زانی و بە پێی وزانیارانی ئێمە دووپاتی بکەینەوە دەستمان کەوتووە تەنیا دەستگای بەخشین لە قەزای شارەزوور نزیکەی 40,000 دلاری کۆکردوێتەوە لە ڕێگەی کەسایەتی و مامۆستایانی ئاینی و هەندێک ڕێکخراوی دیکەوە تقریبا نزیکە بێتەوە لە بە زمانە بازاڕەکەی 15 دەفتەر کە تەنها لە قەزای شارەزوور بۆ برایان لە غەزە کۆبووتەوە و بە بەشێک لەو کەسانەی کە هێن ئاڵتون ئافرەتەکان ئاڵتونی خۆیان نەدایێنن لەوە چ بۆ لێو قەیرانەوە پارێکی ئۆتۆیان پێ نەبێ بەڵام ئاڵتونەکە هەیە دایانێن وەکو پاڵپشتیە بۆ برایانیان لە غەزە تا بەرنامە بۆ یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کەسباتە زایە